کۆمەڵی دادگەری کوردستان وەشداری بەدەسەڵات دەدات و بەرپرسیارەتیان بارودۆخە دەخاتە ئەستۆ یەکێتی و پارتی. لە ڕاگەیەنراوەکەی ئەنجومەنی باڵای کۆمەڵ داهاتووە ناشەفافی لە لیستی فەرمانبەران، شاردنەوەی داهاتی ناوخۆ نادیاری لە داهاتی ئەو نەوتەی بەتەنکە دەفرۆشرێت، هەروە ڕازی نەبوون بە تەوتینی موچە بە هۆکاری ڕاستەقینەی قەیرانی موچە دەزانین. یعنی قەیرانە گەورە خوێناویەکان کۆتاییان دێ بە 10 ساڵ بە 4 ساڵ بە 5 ساڵ، بەڵام بەداخەوە لە ناو وڵاتێکە لە ناو یەک دەوڵەتە هەرێمێکی فیدرال بەرامبەر بە ناوەند عەجەبەن ئەم کێشەیە چۆن چارەسەر ناکرێ، خەتای کێیە، کێ بەرپرسیارە لێی. من پێم وایە جارێ ئێمە وەکو خەڵکی کوردستان ئێمە دەسەڵاتی خۆمان بەرپرسیارە لەوەی کە بێم کێشەیە چارەسەر بکات. چارەسەری کێشەکەیش مادەم درێژەی کێشاوە ومادەم ئەوەی کە لە هەولێر و لە هەرێمی کوردستان و لە پایتەختی هەرێمی کوردستان هەمیشە ڕائگەیەندێ کە بەغدا بەرپرسیارە، دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بایکۆتی بەغدا بکەن تا چارەسەری ئەم کێشەیە ئەبێ و ئێستاش بەوە ئەبێ کە ئەگەر ئەوان نەڵێن بەغدا بەرپرسیارە، ئەگەر بەغداش بەرپرسیار نییە ئەوە قسەیەکی کەمانە بێ، دیارە بەرپرسیارەتەکە ئەکەوێتە ئەستۆی ئەمان. بەڵام بۆ ئەوەی ئەمان بیسەلمێنن کە بەغدا بەرپرسیارە ئەبێ هەمویان کاراکتەرە ئیداریەکانیان لە ناو حکوومەت تەنانەت لە ناو پەرلەمانیش لە هەموو ناو کایەکانی ناو ئیدارەی بەڕێوەبردننی عێراق بچێشنەوە. موچەخۆران و فەرمانبەران دەڵێن هاوشەوەی کۆمەڵی دادگەری پێویستە حیزب و لایەنەکانی دیکە هەڵوێستیانە بێت و فشار لە یەکێتی و پارتی بکەن و ئەم بارودۆخی هەرێمی کوردستان قبول نەکەن. وڵای بەتەکید ئەمە یەکێتی و پارتی و حکوومەتی هەرێم لێ بەرپرسە، چکە ئەوان دەسەڵاتی یەکەم من لە سنوورەکانە. اینجا وەکو حیزب و ئۆپۆزیسیۆنەکانیش کەم تەرخەمیان هەیە بەوەی کە چاوپۆشیەکەن لەم هەموو گەندەڵیە، لەم هەموو نەعەدالەتێکە هەیە. بانکە شێڵ بژاردن جۆرێکە لە ئەوەی کە درۆکردن بەوەی کە ئەوەی کە ئێستا جێبەجێکرا داوایان کردووە جێبەجێ ناکرێن، لاڵ بژاردنایان وت واکەین ئەمەتان بۆ تەختەکەین ئەوەتان بۆ واپیەکەین. ئێستا بەرهەمەکەی دیارە کە خەڵک موچەوەەر ناگرێت. تەمەناکەم بەقەدەر ئەوەی کە خەڵک ئومێدی پیانە بۆ خەڵک دەنگی بەوانیاوە ئەوانیش چی بکەن، ئەوانیش کاریگەری لەسەر دەسەڵات دروست بکەن و بۆ ئەوەی ئەم وەزعە بەرەو باشتر بڕۆ. ینی خەڵک لە هەموو شتێ بێ ئەمەل بوو، نازانێ ڕوو لە چی بکات. لە هەموو لایەکەوە خەڵک بێ ئومێدە، نەبوونی کارەبا، نەبوونی خزمەتزاری، نەبوونی موچە لە سەروی هەمویانەوە نزیکەی 50-60 ڕۆژە مەعاش نەدراوە و حکوومەتیش هیچ باکێکی نییە. لە سەرەتای مانگی 12 کۆتایی ساڵداین و بۆ موچەش هێشتا مانگ نەبووەتە 10، هەرچەندە حکوومەتی عێراق 760 ملیارد دیناری بۆ موچەی مانگی دەناردووە، بەڵام بەپێی زانیاریە نافەرمیەکان حکوومەتی ماوە بەسەرچوو ئامادە نییە ئەو بڕا وەربگرێت و بەو پەڕی بێباکی و خەمساردیەوە دەڵێ یان هەمووی یان هیچ. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.